كونەماسی سەرچاوەی ئاوەکەی کونەماسیە بۆ نەماسی بووین بەخێر بێن بۆ کونەماسی قد بێچارە کردم دڵسوتاوە دەوێدایە زۆر لە فدبادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدەم دایانجی بولبول و خمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لێو ئایا لێ بەندە بۆیە شێد بۆ دەوێیەدەم گەورەتان لەبێ چۆن باشن هاوڕێیان هیوادارم باش بن هاتمە وەلاتان بۆ بڵۆگێکی تر ئەمڕۆ ئێمە لە کونەماسین طبعا نزیکەی کاتژمێرێک بەڕێکەوتوین بۆ ئەوەی هەندە دیمەن لە سەرنگای کونەماسی بۆ ئەوەی خۆشەویست بوازینەوانێ ئێوە لەگەڵمان بێنوانێ تا لۆ دەبڕێن و دیمەنەکان بۆ ئەوەی خۆشەویست بوازینەوانێ یا الله چونکە کەپلەکان زیاتر خێزانین بۆیە بە پێویستم نەزانین زیاتر نزیک بموانێ لە ناو کەپلەکان بۆیە ئێستاشینە بەشێکی تری هەر سەرچاوەکەی کونەماسی ئینشاڵڵا لێ دیمەنتان بۆ گوازمانێ گەر بەدڵم بێ بەخێر بێن بۆ کونەماسی قد بێچارە کردم دڵسوتاوە دەوێدایە زۆر لە فدبادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدەم دایانجی بولبول و خمری دێدا نیوە شەوێدایە بەڵاوڕان خۆشەویستانەی کە بینیتان بەشێک بوو لە دیمەنەکانی گواستنەوەی گەشتێکمان بۆ کونەماسی هیوادارم توانین بێتم دیمەنێکی جوان بۆ ئەوەی خۆشەویست بوەستێت توانێت دیمەن بەردەوام بێت لەگەڵمان نابمێنەوە تەبعاً ئەگەر ئەمە خۆزە فەتنێ بیەبێت عشقیم جوانی مەغروی ورایم نازایانی دێرون جوانی گیان لە عشق دوورایەم نازایانی دێرون ئەی هاوایەر لە عشق دوورایەم گشکایەتێک مەیەن تۆیم بە یار دەزایانێم بە دۆستی وایەفایە نازەنین کردار دەزایانێم بە دۆستی وایەفایە ئەی هاوایەر کردار دەزایانێم بەڵام ناوڕێن خۆشەویست ئەمە ڕشتەی خۆم نییە بە قاچاق هاتمە پێێرە تاوان دێتم تەنیا تەوزی تەسویریان کەم و وەی خۆشەویستی گوازمانێ گشکایەتێک مەیەن تۆیم
بيا يرد الصيانيم بدوستي ويفايا نازنين كردار الصيانيم بدوستي ويفايا بەڵێ هاوڕان خۆشەویستم هەرگێ دەبینێت لە پشتی منوانێ ئەمە سەرچاوەی ئاوەکەی کونەماسیە ئەگەر بەغەڵەتە ڕێنمایەکانم یعنی شوێنەکەم بۆی خۆشەویست زەتیشانەکەی بێ بەڵام بە بنیای وانێ خۆیەتی ئێرە سە ئەو ئاوەیە کە لێرەوە دەرەچێک لەچێتە ناو دەریاچەی دەچێتە ناو بەشێک لە دەریاچەی کونەماسی وانێ وادام توانم بێتم دیمەنێکی جوان بۆی خۆشەویست گواست بێتوانی ئینشەڵڵا هەوڵێم دیمەن بۆی خۆشەویست بەردەوام بێت و لەگەڵمان بێت. بەڵێ هاوڕانی خۆشەویست ئەمە سەرچاوەی ئاوەکەی کونەماسیە بۆی خۆشەویستی ئەگوازینەوە. بیرتان لێ نییە تۆزێنەوە پێشمان لەو بەرەوە بووین ئێستا هاتوێنێتەوە ئەمبەری ئاوەکە لەبەرەوە من نەعلم پێنە بۆ ڕاستی بۆیە هاتم بە سیارە بۆ ئەوەی ئەو دیمەنەش بۆی خۆشەویست گوازمەوە. بەڵێ هاوڕانی خۆشەویست ئەمە کە لە ناوەیە ئەوەندەی بزانم ئاوی کونەماسی وەکو بۆیان باسکەتم لێرەوە دێتە دەرەوانی ئەگەر غەڵاتم لە کۆمنتە بۆ منووسن بۆ ئەوەی ڕاستی تۆمانی لە جارێکی ترە کاتێکە سەردانەکەم هاوڕانی خۆشەویست ئەم ئەوەی کە بینن وەکو باسەکەن یەکێکە لە ساردترین ئاوەکانی سروشتی کوردستان. خۆشەویست لە ئێستادا ڕێژێکی بەرچاو تیار زۆر کەپر بۆ گەشتیارەکان ئامادە کراوە ئەگەر ئێوە هاتن سەردانتان کرد بە بڕای من ئەتوانن دەرفەتێک بۆ خۆتان بەدەست بێنن بۆ ئەوەی ئێوەش سوود لە ئەم سەرانجای کونەماسە ببینن وەک دیارە ئەم کەپرانەش لەوە چە تازە دروست کرا بێت هەرچەنە پرسیاریشم نەکردووە. ئێرە کونەماسیە کونەماسی ئەگەر هاتم بۆ کونەماسی باڵەکەی وەستا شوانتان بیر ناچێ ڕاستی باڵێکی خۆش بێەوە ناخۆش ئەم جارە پریای ناخواردن کەوتین و بەر ڤیدۆکانمان کەوت. بەڵێ هاوڕانی خۆشەویست ئێمە لە کونەماسی بووین دواوەی کە تۆزە گەڕان و دیمەنی جوان بۆی خۆشەویست گواستەوانە تۆ زێنانم خوارد نوێژەشمان کرد قبوڵیکە تر ئەمە کۆتای ڤیدۆکەیەتی کۆتای ڤیدۆکەمانە هیوادارم توانین بێتم دیمەنێکی جوانە بۆی خۆشەویست گواست بێتوانێ تا بڵۆکێک و دیمەنێکی تر و گەشتێکی تر سپاردەی خوابن سەبسکرایب چەناڵەکەی ئێمەتان بیر نەچێ تا بڵۆکێکی تر سپاردەی خوابن ماڵ ئاوا تا گەشتێکی تر بەخێر بێن بۆ کونەماسی. عشقت بێت چایارای کردم دڵسوتاوە دەوێدایم زۆر لە فد بادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام دانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایم دێڵ بە لێو ئایا بێ بەندە بۆیە دێت بۆ دوێ